زاخوار وبيرم ما تيجي بلا بقران اشي سيسوي سوسێ اشي سوسي سوتا بسيدم پێم لە ڕۆژانە خەریکی چیت والله من لبنان شارة خريكم كلوبلي ساختماني ميا باشە أري والله خريج با يشو بكارين وش بو كشتك هاتوين تهولية یاخوا بەخێر يا سيب كين ئەمڕۆ میوانەکانم ئەمووی میوانە لە باشوور هەرچە میوان نین هەموو زبدانە. کوردستانی شی گەورەی. خۆمانە یەکسەر دەست پێەکەم یەک بەڵێ. خولەک پرسیارە لە یەکەم بەڵێ، فەرموو. بەڵێ نەخێر بەسەر چاوان. بەکار نێنی باشە يغام با ناوی بەڕێستان نيوم بشارة من کاک بەشار بەڵێ. تەمەندرێژ بێ ئیشەڵڵا وتت ڕۆژانە خەریکی کارکردنیت أري والله ئەرێ وەڵڵا أخذوا بو توزيع دادم بو توزيع دادم تەوزیح مێ من بەکاری وتمە بەکاری مێ باش بكاري أنا بكاري أنا دەی دووبارەیەکەینەوە ناوت بەشارە ناوم بشارة خەڵکی پیران شارەی خلش بيران شارم هاوسەرگیریت کردووە هاو سرجيري مكردوها ئەوە توی بە تووتی لە دوای منەوە أخوهم زاين ضليت تكراري عنك باش ناوتم بەڵێ نەخێر توا بەکار بسر تاوان مێنە چاوت خۆش بێ ئەو بکەین کە هەرچی بود لا بەکاری مێنی بجواب بددم وتشيشني باش یەک خولەگەر چی بود خۆی بڵێرەوە باشە باش بتساوى بەشاری بشارم ناڵێ بەشاری دەڵم بەشارم ئێوە نەمود وەکو خۆی بڵێرەوە لە بەشاری دام ئەوڵە بڵم بەشاری باش بەتساوان ئەوەش واز لێ بێنە شتێکت پێڵم سێجار لەسەرێک بۆم بڵێرەوە باش بەتساوان چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵت و کێتەقان چوومە چەقی چەقەڵان چەم دەسەرا بووم تکرارکەوە چوومە چەمی چەقەڵان بەڵێ چەقەڵ چەڵتوکی ئەتەقان چوومە جاوە ناکرشتش یاسانتر بڵێ بە خودای باری وڵش بوو ناچم کە بە ئاشی سێجار سووسێ سوتا بە شەوی سێشەم ئاشی سووسێ سووسێ سوتا سووتە بە شەوی بە شەوی سێشەم ئاشی چیتی سووسێ ئاشی سووسێ سووتە. سووتە بە شەوی سێشەم بە شەوی سێشەم سێجار لەسەر یەک زاخوار و بیرم ما چیزی بڵم بە قورعان ئاشی سێسوێ سووسێ ئاشی سووسێ سووتە بە سێدەم لاواز لەوە بێنی وانە ئەی کورا. شتێکم پێشکەشکە ڕۆژەڵاتیەکان دەنگیان زۆر بە خۆشە خدای دەنگم خۆش نەدەنار زۆرم پێ خۆشە بێڵم نوکتەیەک گۆرانیەک بەسەراتێک شعرێک بەخوای بەداخەوە دەنگم خۆش نوکتەکانیش زۆر واردنی بە نوکتە شتیشدا